بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی پرسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان وهروەها گوتارەکەی جێنین پلاسخار نەردین نەتێگرتووەکان لە عێراق لە ئەنجومەنی یاساییش پێشکەشی کرد لە هەولێرەوە بەڕێز زیرەک کەمال و سەر و چاودێری سیاسیمان لەگەڵدایە. بەڕێز زیرەک کەمال سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. ئەمە زیاتر لە جارێکە جێنین پلاسخار نێردەی نەتێگرتووەکان لە عێراق لە ئەنجومەنی یاساییش گوتار پێشکەشەکە هۆشداریە داتە هەرێمی کوردستان کە ناکۆکیەکانیان وەلا بنێن و بەتایبەت لە پرسی هەڵبژاردنە کاری خێرا بکەن و هەڵبژاردن ئەنجام بدەن. پێتان وایە هەندێک لایەن و حیزب لە کوردستانە بۆ هێشتا بێباکن لە قسەکانی پلاسخارت؟ زۆر سپاس بۆ ڕقسانی و دەرفەتە. سەرەتا دەمەوێ پرسە و هاوخەمی خۆم بۆ ئەو قوربانیانەی ناحەی بالیسان ناوچەکەمان دەرببڕم کامڕۆ لە دەرەنجامی کارەساتی ئۆتۆمبیل کۆتایی بەژیانیان هات. پرسە و هاوخەمی خۆم لەگەڵ بنەماڵی قوربانیان دەردەبڕم بە هیوام سەبوودی بۆ هەموو لایەک. دیارە وەکو بەڕێزیشت ئاماژت پێکرد یەکەمین جار نییە بلاسخارت نێردەینەتەوە یەکگرتوەکان لەبارەی هەرێمی کوردستان و عێراقەوە راپۆرتی تایبەتی خۆی پێشکەش دەکات و بڵاوی دەکاتەوە. و زۆربەی ئەوەی کە لە راپۆرتەکانیشیدا دەیڵێ بەڕاستی بە شێوەیەکی سلبی لەسەر دۆخی عێراق بەگشتی و تا ڕادەیەکیش هەرێمی کوردستان قسە دەکات. زۆربەی هێڵە گشتیەکانی راپۆرتەکانی گلەییە ڕەخنەیە و بە زۆرێک لە دڵسۆزیش بە قسەکانی و بە راپۆرتەکانیەوە دیارە. بۆیە پێویستە لە سەرئاستی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان لە هەموو بەشەکانی دەبێت قسەکانی بلاسخارت بە هەند وەربگیرێ لەبەرەوە راپۆرتەکانی ئەو قسەکانی ئەو گوتاری سیاسی ئەو لێدوانەکانی ئەو تایبەت بە دۆخی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نەتەوە یەکگرتووەکان لەسەر ئاستی جیهانی ئەوروپی و لەسەر ئاستی هەموو دنیادا کاریگەری خۆی هەیە. قسەکانی حسابی بۆ دەکرێت لەبەرەوە ئەو نێردەی نەتەوە یەکگرتووەکانە و بێلایەنە لە سیاست و بە چاوێکی بابەتیانە مۆزوعیانە تەماشای دۆخەکە دەکات. بۆیە من هیوادارم لە دڵۆ هیوادارم لە ڕابردوودا ئەو راپۆرتانەی بلاسخارت بڵاوی کردەوە هەستم کرد لە هەرێمی کوردستان بەپێی پێویست حساب بۆ قسەکانی نەکراوە تا ئێستا بە دوواداچوون لەسەر راپۆرت و قسەکانی نەکراوە بەپێی پێویست. ڕاستە لەسەر ئاستی سەرۆکاتی هەرێمی کوردستان بەڕێز کاک نەسیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی ئەو چەندین دیدار و کۆبنەوەی لەگەڵ حیزب و پارتەلانە سیاسیەکان سازداوە. ڕەنگ بێ بە زۆرێک لە زۆرەکان هاتنە سەرخەتی کاک نەسیروان بارزانی بۆ کۆبنەوە لەگەڵ حیزب و لانە سیاسیەکانە سەرۆکاتی هەرێم حسابکردن بێ بۆ قسەکانی بلاسخارت. بەڵام لە ناوەندەکانی تر حسابێکی ئەوتۆ بۆ قسەکانی ئەو نەکرا. بۆیە بە هیوادارم حیزب و لانە سیاسیەکان زیاتر لەوە ئەو پرۆسەیە دوانەخەن ئەوەی کە بلاسخارت لەبارەوەی قسە کردووە و حساب بۆ قسەکانی بکە چونکە وەکو باسم کرد قسەکانی ئەو گوتاری ئەو لێدوانەکانی ئەو کاریگەریەکی یەکجار زۆری هەیە لەسەر ڕایگشتی جیهان. بەڵێ هیچ پاساوێکی ئێستا هەڵبژاردن نەکرێت بۆ پێی کە پارتی دەستپێشخەرێکی ڕاگەاند و سەردانی لایەنەکان دەکات و ئامادەی دەربڕیوە بۆ هەر داخوازیەکیان چ لە بازنەکانی هەڵبژاردن بێت کاراکردنەوەی کۆمسیۆن بێت یاسای هەڵبژاردن بێت. بەڵام هێشتا هەندێک لایەن ڕازی نین. هیچ پاساوێکی هەڵبژاردن نەکرێت. خۆی دواخستنی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕاستی بێمانە بوو لە شوێنی خۆی نەبوو. لەبەرەوە هەرێمی کوردستان ینی دووچاری کارەساتێکی گەورەی سروشتی سیاسی نەبوو بوو. ینی دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی ئارام بوو. ینی بیانوێکی وا بەدەستەوە نەبوو کەوا هەڵبژاردن دوا بخرێت کە دواخرا لە بۆ ئەو ساڵ دەکە لەم ساڵەدا بکرێ. من پێم وانییە هیچ حیزبێک و لایەنێکی سیاسی جورئەتی ئەوە بەبەرخۆی بدا نەک هەر بڕیار لەسەر دواخستنی بدا بەڵکو باسیشی بکات. لەبەرەوە وەکو باسم کرد دواخستنی پرۆسی هەڵبژاردن بووە مای گلەیی و ڕەخنە لەسەر ئاستی ئیقلیمی و جیهانی دۆستانمان ئەوانە کە دۆستی ئێمەنا لەسەر ئاستی عەرەبی ئیسلامی ئەوروپی ڕۆشنبیران قەڵەم بەدەستان گلەی و ڕەخنەی ئەوەی زۆریان لە سەرکردایەتی هەرێمی کوردستان گرت لە پەرلەمانی کوردستان گرت کە نەدەبا ئەم هەڵبژاردنە دوا بخرێت. لەبەرەوە بیانوەکان بە قووەت نەبوون بیانوەکان بەهێز نەبوون. بۆیە لە ئێستاشدا هیچ پاساوێک نییە ئەگەر بیانوێ ئەم هەڵبژاردنە دوا بخرێەوە. پێشمە نییە هیچ کەسولانێک ینی جورئەتی ئەوەی وە بەرخۆی بدا یان
بڕیارێکی لەو شێوەیە بدا نەخێر هیچ بیانوێک نییە هیچ پاساوێک نییە و پێشما دەبێ هەڵبژاردن لە سات و کاتی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدرێ ئاجینا پێگەی هەرێمی کوردستان و گلەیەکانی دۆست و لایەنگرانمان لەسەر ئاستی جیهاندا بەڕاستی زیاتر دەبێت. بەڵێ پێتان وایە ئێستا هیچ ئاستەنجێکە بێت هیچ حیزبێک بڵێت لەبەرم هۆکارە من نامێ هەڵبژاردن بکرێت لەم کاتەیە کە هەرچەنە وەکو باسەکرێت هیچ مەجالێک نەماوە بۆ نەکردنی هەڵبژاردن گوشارێکی زۆری نێودوڵەتیش لەسەر هەرێمی کوردستان هەیە حکومەتی هەرێمی کوردستانی هەموو ئامادەکاریی دەربڕیوە کە لە هەر کاتێک پێویست بێت و بڕیاری لەسەر بدرێت و لایەنەکان بگەنە ڕێکەوتن هەڵبژاردن بکرێت بە بۆچوونی ئێوە هیچ ئاستەنجێک هەیە ئێستا؟ من ئەگەر ڕاشکاوانە قسە بکەم وەکو شرۆڤەکارێکی سیاسی بەپێ ئەو زانیاری و ئەو خبرە سادەیە کە من هەما لەبارەی سیاسەتەوە زۆربەی حیزبولانە سیاسیەکان حەزیان لە هەڵبژاردن نییە. بەڕاستی ئەم حەز لێ نەبوونە لە هەڵبژاردن ئەمە بووە بنمایەک بۆ دواخستن. دیارە ڕنگ بێت لە پێگەی جەماوەری خۆیان بترسنیان پیان وابێ بە پێی پێویست ئەو دەنگانە نایەنەوە کە لە ڕابردوو هێناویانە یان پیان وا دۆخی هەرێمی کوردستان ڕایگشتی هەرێمی کوردستان تایبەت بەخۆیان لەبار نییە بۆی بتوانن متمانەی دەنجی جەماوەر بەدەست بێنن بۆیە من ڕاشکاوانە دێڕێن بەڕاستی زۆربەی حیزبولانە سیاسیەکان لەگەڵ هەڵبژاردنین و من مەترسیشم هەیە بیانوێکی تر بدۆزنەوە ئەم هەڵبژاردنە دوا بخان و پێشم وا دواخستنیشی کارەساتی گەورە لێ دەکەوێتەوە و پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی معنەوی لە ڕووی سیاسی لاواز دەکا. بۆیە من پێم وان نابێ هەڵبژاردن دوا بخرێت و دەبێت لە سات و کاتی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدرێ بە پێ ئەو کاتەیدا کەوا بۆی دیاریکراوە هەموو لایەکیش ڕەزامەندیان لەسەر نیشان داوە. بەڵێ کەوا بێت لە ماوەی ڕابردووە گرفتێکە بوو لەسەرەوەی هەندێک لایەن داوا نەکرد کورسی پێکاتەکان دەبێت دابەش بکرێت دەبێت بازنەکانی هەڵبژاردن بکرێت بە 4 کۆمسیۆن کارا بکرێتەوە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە جارێکی دیکە کەوا بێت گرفتی هەندێک لایەنە سیاسی و حیزبیەکان ئەمە نەبووە گرفتەکەی ئەوەیە کە تۆ باسیەکەی من پێم وایە ئاساییە هەر حیزبێک باری سەرنجی خۆی لەبارەی پرۆسی هەڵبژاردن و ئەنجامدا لەبارەی یاسای هەڵبژاردن لەبارەی پێکاتەکان لە هەر بارێکدا هەموو حیزبێک ئازادە چۆنێتی قسەکردن بەڵام نەدەبا ئەو بیانوانە ببێتە مایە دواخستنی پرۆسی هەڵبژاردن من پێشمە واشی تێدەگەین ینی وا خراڕوو وان لە خەڵگەیانکەوە ئەوەی کە بۆ مای دواخستنی پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکان بوو لە سەرچۆنێتی بەڕێوەچوونی هەڵبژاردن و پێکاتەکان و شێوازی هەڵبژاردن بەڵام من پێم وایە ئەمە پەیوەندی بە خەڵکەوە نییە خەڵکی کوردستان دەیەوێ لە سات و کاتی دیاریکراوی خۆیدا هەڵبژاردن بکرێت لەبەرەوە تۆ بۆ ماوەی 4 ساڵ پەیمان و بەڵێنت بە خەڵک داوە تۆ سیستەمی حکومڕانی تۆ حکومەتی تۆ پەرلەمانی تۆ بۆ ماوەی 4 ساڵ بووە کە تۆ دەی لە پڕ دوای دەخەی و ماوەی یاسایی خۆ درێژ دەکەیەوە ئەمە دەلالێت لەوەی دەکاتکەوە خەڵکیش نیگەران بێت و متمانەی خەڵکیش بە پرۆسی هەڵبژاردن لاواز بێت. بەڵێ بەڕێزیرە کەمال چاودێری نووسەر و چاودێری سیاسی لە هەولێرۆ لەگەڵماندا بوو سپاس بۆ بەشداری شرۆڤەکانتان.